جەژنی قوربان لە نێو پارکەکانی شاری کەرکووک کەشێکی جیاواز لە کەشە سیاسیەکەی ڕۆژانی یاسایی کەرکووکی هەبوو. لە نێو پارکەکانی شاری یاری کەرکووک هیچ جیاوازێک لە نێوان پێکاتەکان بەدی ناکرێت. هەموو پێکاتەکانیش بە ئومێدەوە دەڕوان نەداهاتووی شارەکەیان. جێژنێکی خۆشە و جیاوازتر لە جێژنەکانی دیتر ئەمڕۆ هەمومان کورد و عەرەب و تورکمان و هەموو کەمە نەتەواتەکان تریش هەمومان بێ جیاوازی جێژنی خۆمان بەڕێوەکەن. پێمانەیە هیچیش لە وەزعەکە گۆڕابێ، وەزعێکی زۆر خۆشە. بەڕاستی ئەم جەژنانە جەژنێکی زۆر خۆش بووی، وادارم هەموو کاتەیە هەر بەخۆشی کامەرانی بەڕێوە بچێت و زۆر دڵخۆشم. هەموو پێکاتەکان پێکەوە لە شاری کەرکووک هیچ فەرق و جیاوازیەک نییە، لەخوا بەزیاد بێ بە ئاشتیەژین و لەخوا بەزیاد بێ هیچ کێشەیەکمان نییە و ماڵخواوە بێ و جێژنە پیرۆزە لە هەموو گەلی کوردەکەم. یوا ئاواتمانەوەیە کە ئەم وەزعە باش بێت، دووبارە وەکو جارانی لێ بێتەوە ئەم شارش شارێکە لە کوردستان. دیوە ئومێدمان ئەوەیە کە ئەم شارە خزمەتی باش بکرێت کەوا پشتگوێ نەخرێ وەک و پشتگوێ خراوە لایەنە کوردیەکانەوە. ئاورێک لەم شارە بدەنەوە خۆتان زروفی ئێستای کەرکووکتان بینیوە و چی لە دەوایر و حکوومەت لەولاولا ئەگوزارێت. لەخوا بەزیاد بێ ئارامی هەیە، گەر ئارامی نەبێت ئەم قەڵەباڵغێش دروست نابێت و لێرەوە یعنی ئاراستەی جەژنی پیرۆزی لە هەموو گەلی کورد ئەەکەم بەڕاستی. ڕووداوی گەرمی ڕۆژیش لە جەژندا کردنەوەی ڕێگەی کەرکووک هەولێر بوو کە بەشێک لە خەموو ناڕەحەتیەکانی دانیشتوانی کەرکووکی ڕەواندەوە هاوڵاتیەکی پردێش کە بۆ گەشت و سەیران هات بۆ کەرکووک بەم جۆرە هەستی خۆی بۆ کردنەوەی ئەو ڕێگەیە دەربڕی. ئەم جێژنەیە زۆر خۆش نییە، دڵمان زۆر خۆش نییە، وەک جێژنەکان تر نییە. ئەم مشکلەی ڕوویدا ئەم ڕێگەی پردێەوە هەولێر قەپات بۆ شارەکە ئێمە مرد، نە ئیشما نە کەسابەتما، دوکانەکە هەمووی داخسرا، عەلەم زەرەری کرد. لەخوای بەزیاد بیستە کرایەوە ئەستا باشە هاتوو چووەکان خەڵکی سلەیمانی خەڵکی هەولێر و دوهۆک حتە دەگاتە زاخۆ خەڵکەکە بە ناو پردێەوە دەڕوە کە ناو پردێەوە دەڕوە هەر نەفرێ بڕوە هەند ئەشا دەکری عالەمەکە ئیشی دەکرێتەوە. چوار ڕۆژی جەژنی قوربانی ئەم ساڵ لە کەرکووک ئەگەرچی گەرم و گوڕی جەژنەکانی ساڵانی ڕابردووی نەبوو، بەڵام خەڵکی کەرکووک ئەو بۆنەیان بەخۆشی بەڕێکردوو بە ئومێدی زۆری شەوە دەڕواننا پێشات و گۆڕانکاریەکانی دوای جەژن کە لە سایدا خەون و ئاواتە بەدی نەهاتۆکانی خەڵکی کەرکووک بەدی بێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.